أنجزت وزارة النفط هذا اليوم توقيع عقد مهم مع وەزارەتی نەوتی عێراق هەنگاوێکی باشینا لەو پلانەی کە دایڕشتووە بۆ باشترکردنی کارەکانی کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیای ئیڕانی نێودەوڵەتی ئیمزا کرد بۆ ئەوەی پاڵاوتگەیەکی وەبەرهێنان لە پارێزگای کەرکووک لە کوردستان جێبەجێ بکرێت و بە تەواوکردنی ئەم پاڵاوگەیە کێشەی هێنانی سوتەمەنی لە دەرەوەی وڵات نامێنێ و ئەم پڕۆژەیە لەلایەن بانکە نێودەوڵەتیەکانەوە بودجەی بۆ دابین دەکرێت و هیچ کاریگەریەکی نابێت لەسەر بودجەی عێراق. بوونی ئەم مەسفایە لە کەرکووک کاریگەری خۆی هەیە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ ناوچەکە بۆ کەرکووک و بە تایبەتیش بۆ کوردستان کە خۆمان باش دەزانی ئێستا لە کوردستان گەورەترین ئەزمە هەیە و تا ئێستا سوتەمەنی لە دەرەوە ئیسرات دەکرێت و نەقسێکی زۆر هەیە لە هەموو سوتەمەنیەکان. دروستکردنی ئەو مەسفایە باشترین چارەسەرە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ کەرکووک و بۆ کوردستان و لە هەمان کاتیشدا دابینکردنی فڕەسی عمل بۆ خەڵکی کەرکووک و ناوچەکە کە زیاتر پێویستی بە کادرێکی یەکجار زۆر هەیە بۆ ئەم کارە زیاتر لە 1000 مهندیس و مۆزەف و کرێکاری پێویستە و ئەم مەسفاش بەحقەت بە شێوەیەکی مۆدرێن دروست دەکرێت و بە تاقی 700,000